داروغەی خوددا لە بازاردایە. کۆماری ئیسلامی لە سەرتاسەری ماوەی حاکمیەتی خۆیدا هەموو ساڵێک بە ملیۆنەها دۆلاری لە بودجەی وڵات بۆ پەرەپێدانی ئیجباری قورئان و نوێژ لە بەرچاو گرتووە. تربیەتکردنی بەکرێگیراوانی قاڕی، نەوحە خوێن، حافزی قورئان، مبەلغینی مەسەبی و پێشنوێژ بۆ مەسمومکردنی زەینی ژنان و پیاوان و بەتایبەت لاوان لە ئەولەویەتەکانی ڕژیم بووە و هەیە. پێویست وە بیرهێنانەوەیە کە تەنیا بەشێک لە هەزینەی وەرگانە مەسەبیەکان و دروستکردنی مزگەوت و هیتر لە بودجەی وڵات دابین دەکرێت. خاوەنانی سەرمایە، هەیئەتە مەسەبیەکان و بەتایبەت توجاری بازار کە لە ئەحکامی وەک داڕوغەی خوددا لە بازاردایە زۆرترین قازانج لە چەوسانەوەی کرێکاران دەکەن و پارەی حاصڵی دەسڕەنجی کرێکاران بەتاڵانە بن بە دروستکردنی مزگەوت و وەماکنی مەسەبی بەپێی بڕیارێکی حکوومەتی. بۆ هەر 200 بنەماڵە دەبێت مزگەوتێک هەبێت لە ئێراندا. ناوەندە مەسەبیەکان و بەتایبەت مزگەوتەکان لە کۆماری ئیسلامیدا لە پاڵ کردانەکانی تردا ناوەندی سیخوڕیش بوون و بەم هۆکارە بوونیان زۆر پێویست وە بۆ ڕژیمی کۆماری ئیسلامی. لە پاڵ مزگەوتەکاندا دەبێت ئاماژە بە ژمارەیەک ناوەندی تری وەک تەکیەی عەزاداری، مەقبەرە، ئیمامزادە و حسەینیەش بکرێت. بۆ نمونە تەرحی مەسەڵای گەورەی تاران، مەسەڵای خومەینی لە 204 هێکتار لە زەویەکانی عەباساباد لە زەویەکدا بە بەرینایی 65 هێکتار خاوەنی 14 گوڵدەستە، 12 سەحن و 5 دەرگایە. بەرزایی ئەیوانی گەورەی مەسەڵاکە 72 میترە و مەسەڵاکە خاوەنی 7 گونبەدە. ئەم بینایە خاوەنی نهۆمێکی سەرەکی و نیونهۆمێکی زاڵە بەسەریدا کە جێگای 70,000 کەسی تیا دەبێتەوە. نزیکەی 28 ساڵە ئەم مەسەلای لە حاڵی دروستکردندایە بۆتە گرانترین مەقبەرەی تەواوی جیهان. ئەمانە نیشانی ئەدەن کە بەپێی لاوااستربوونی ئیسلامی ڕژیم هەزینە و بودجەی ناوەندە مەسەبیەکان و کەسانی خزمەتگوزاری مەسەبی زیاتر بووە. بەڵام سەرەڕای تەرخانکردنی بودجەی کەڵان و بەکارهێنانی دەیان هەزار ئاخۆند لە ماوەی 36 ساڵی ڕابردوودا بۆ ئیسلامیکردنی کۆمەلگا ئێستا دەرکەوتووە ببورن لە ئەم 46 ساڵی ڕابردوودا ئێستا دەرکەوتووە کە ئەم پرۆژەیە بەرەو شکستی بە تەواوەتی چووە. لەمڕۆدا لە تەسەوری کەسدا ناگونجێ کە جەریاناتی ئۆپۆزیسیۆنی ئیسلامی ئەم ڕژیمە لە سپەی ڕۆژی حاکمیەتی ئێراندا بتوانن دەور و نەخشێکی ئەوتۆیان هەبێت. ڕژیمی کۆماری ئیسلامی هەموو ئەگەرێکی زەرفیەتەکانی ئەوانی سووتاندووە. شکستی ئیسلامی سیاسی لە ئێران زەمینەی ڕەوشەنگەری و سەرهەڵدانی کۆمەڵگایەکی سێکۆلاری گەلێک بەهێز کردووە لە ئێستادا. ئەم ڕاستیە لە هەمان حاڵدا ڕێگا بۆ پەرەسەندنی بنەماکانی سۆسیالیزمی زانستی لە نێو کرێکاران و لاوان و توێژی پێشڕەوی ژناندا زۆر خۆشتر دەکات. بینەرانی خۆشەویست، بەم شێوەیە گەیشتینە کۆتایی بەرنامەی لێکدانەوە هەڵوێستی ئەمڕۆکەمان. زۆر سپاس کە تا بۆ کۆتایی لەگەڵماندا بوون و بۆ هیوای کە ناوڕۆکی بەرنامەکە جێگەی سەرنجیەوەی ئازیز بوو بێت و توانن کەڵکی پێویستی لێ وەربگرن. تا لێکدانەوە هەڵوێستێکی تر بە ژیانێکی پڕ لە کامەرانیتان دەستپێرم.